بە ئامانجی خزمەتگەیاندن بە کەرتی تەندروستی و لە درێژەی هەوڵە بەردەوامەکانیان ڕێکخراوی ڕێباز فاوندیشن لە سەرداواکاری و ڕاستپاردەی هەڤاڵان دەرباز کۆسرەت ڕەسوڵ و ئەبوزێت ساڵح بڕێکی زۆری کەلوپەل و پێداویستی پزیشکی لە ڕێگەی نەخۆشخانەی پارەوە پێشکەش بە تەندروستی کۆیا کرا. ئەمڕۆکە دیارە بۆ هاوکاریکردنی پێداویستی تەندروستیەکان بۆ نەخۆشخانەکانی کۆیە دیارە لە ڕێگەی کاک دەربازەوە کە ئەمە چەندجارێکە هەموو هەڤاڵان من کە لە خەمی خەڵک و لە خەمی کۆیەدان سوپاسیان دەکەین کە کۆمەڵەیە پێداویستی تەندروستی و داو دەرمانیان بۆ هێناین کە بۆەوەی کە بەشدار بن لە خەمەکانی خەڵک و بتوان کەمێک لە ئازاری خەڵک کەمکەنەوە. ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی کاک دەرباز کۆسرەت ڕەسوڵ عەلی کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکخراوی ڕێباز فاوندیشن و نەخۆشخانەی پاری ڕاستپارد بەوەی کە بڕێکی زۆر لە داودەرمانی ئەوەی کە وەکو پێشینەیەک بۆ نەخۆشی کۆڕۆنا و ئەوانەی کە ئەم ڤایرۆسە تووشیان دەبێت بەکاردەهێنرێت ئێستا لە کوردستان و لە بەشێکی زۆر لە وڵاتانی ناوچەکە. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید پێزانینی خۆیان ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە لە ماوەی ڕابردوو هاوکاری بەردەوامیان پێشکەش بە تەندروستی کۆیا کردووە. وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید لە کۆیە سوپاسی سەرجەم هامسەرۆکان و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانی کۆڕۆنایەوە تا ئەمڕۆ هاوکارێکی گەورە و پاڵپشتێکی گەورە بوون بۆ کەرتی تەندروستی لە هەموو کوردستان بەگشتی و لە کۆیەش بە تایبەتی و ئەمڕۆ ڕێکخراوی ڕێباز فاوندیشن پاکێجێکی ڕێکوپێکی دەرمانی گەیاندە ئێمە کە تەوزیع بکرێت بەسەر نەخۆشانی کۆڕۆنادا کە پێکاتوە لە ڕاستێتەیەکی کامل بۆ توژبوویەکی نەخۆشی کۆڕۆنا. لە سەرەتای بڵاوبوونەوەی مەترسیەکانی کۆڕۆنا لە تەواوی هەرێم یەکێتی نیشتیمانی کوردستان تیم و سێکتەرە گشتیەکانی بۆ خزمەتی کارتی تەندروستی تەرخان کرد. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.